دامەزراندن لە هێزەکانی پاسەوانی سنوور دەستی پێکردووە ئەو لەولێت بۆ دامەزراندن دەدرێت بە خەڵکی هەرێمی کوردستان. حوسێن گەنجێکی شاری ئەولێرە دەرچووی ئامادەییە باوتەی خۆی بەهۆی نەبوونی دەرفەتی دامەزراندن لە هەرێمی کوردستان فۆرمی پاسەوانی سنووری پڕ کردوتەوە با ئومێدی ئەوەی دابمەزرێت. دوای ئەوەی کە زانیم لینکی پاسەوانی سنوور کارەکرایە سەر بە وەزارەتی ناوخۆی عێراق ڕۆشتم ئەو لینکەم پڕ کردەوە چکە تاوەکو ئێستا هیچ دامەزراندنێک لێرە نەبووە بە ئومێدی وین کە ناومان بێتەوە. ئەو کەسانەی فۆرمی دامەزراندن لە هێزەکانی پاسەوانی سنوور پڕ دەکەنەوە نابێت تەمەنیان لە 17 ساڵ کەمتر بێت دەبێت فۆرمەکەش بە زمانی عەرەبی پڕ بکەنەوە. ئەوەی کەدانرا ئەو شەو 2600 کەسە لەو 2600 زۆربەی لە بۆ ئێمە دەبێت ئینشاڵڵا وەکو باسم کرد بە دەستخۆشیەوە بەرپرسان لە سوێنەوە لە خەتن لەگە وەزارەتی ناوخۆی عێراقی 2600 تاوان بۆ ئێمە لەبەرەوەی سنوورێکی زۆر فراوانمان هەیە 1000 قسوور کیلۆمەترە 1030 کیلۆمەترە لە ڕەبیعی ڕاهەتا خانەقین 1030 کیلۆمەترە پێویستمان بە زیاتر دەبی بەڵام مەرحەلەی یەکەم جارێ ئەوەندەمان بۆ دانراوە. لیوا خالد محەناو تەبێژی وەزارەتی ناوخۆی عێراق لە لێدوانێکی تایبەتدا بۆ کورسات نیوز وتی پرۆسەی دامەزراندنەکە سەرجەم پارێزگاکانی عێراق دەگرێتەوە بەڵام ئەولەویەت بۆ پارێزگاکانی هەرێمە چونکە ئەو هێزە نوێی دروست دەکرێت بە درێژایی سنوورەکانی هەرێم لەگەڵ ئێران جێگیر دەکرێن. پڕکردنەوەی فۆرمی دامەزراندن لە ناوچەی یەکی پاسەوانی سنوور ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. چاوەڕوان دەکرێت ژمارەیەکی زۆر لە هەوڵاتیانی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان ئەو فۆرمە پڕ بکەنەوە. هەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.